قساکەن لەسەر کارەبا پێما بە کاتێ باسی کارەباکەن ئاری زۆرێک لە کەسەکان ئەڵێن بەڕاستی ئیتر بێزار بوون چونکە زۆرێک لە کارەکانی ڕۆژانە ئەبینین لەبەر نەبوونی کارەبا بەتایبەت کارەبای نیشتمانی ڕای ناکرێت زۆرێک لە کەسەکان کێشیان بۆ دروست ئەبێت بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەبینین دابینکردنی کارەبا لە لای خۆمان کێشەی زۆرە زۆر جارێک ئەوترێت کاتێ ئەگەر ماڵەکان ئەو شوێنانەی کە کارەباتیانە بەکار ئەهێنرێت کارەبایان ئەبێت بە شێوازێکی باش بەکاری ناهێنن زیاد لە ڕادە ئەبینیت بەکاری ئەهێنن واتە هۆشیاری بەکارهێنانی کارەبا هێشتا لە لای ئێمە لە ئاستی پێویستانیە جا ئێمە لە تەوری یەکەمی بەرنامەکەمان قساکەین لەسەر ئەوەی کە ئەم هۆشیاری ئەبێت چۆن دروست بکرێت لە نێو کۆمەلگایە بەتاکەوە لە ئاستی باڵایە قساکەین لەسەر ئەوەی کە ئەبێت ڕێگەی دروستی بەکارهێنانی کارەبا چۆن بێت هەر بەم شێوازە کە لە ئێستای بەداخەوە لە کوردستان کارەبای پێدابی نەکرێت لەسەر ئەمانەش قساکەین لەسەرەوەی کە چۆن ئەبێت جێگرەوەیەکی دیکە هەبێت بۆ دابینکردنی کارەبا بە دەرلەوەی کە لە ئێستایە باوە ئێمە ئابینی هەندێک لە ماڵەکان ئاری ڕوبەرێکی زۆری سەربانەکان تەرخانکرەوە بۆ پانەڵە هەتاریەکان ئەمەش ڕێگەیەکی دیکە بەرزین جێگرەوەی تر هەیە لەسەر ئەم تەوەرادوین بە میواندارەتی زۆر بەڕێز پرۆفیسۆر یاری دەدەر دکتۆر چرۆ عەلی حەمەڕەزا بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی چاکردن و پاراستنی وزان دکتۆر چرۆ سڵاوێ لەبێت زۆر بەخێر بێت زۆر سپاس سلااو لە ئێوەش بانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش سپاس زۆر بانگشت زۆر بەخێر دکتۆر کاتی ئێمە باسی کارەباکەین زۆرێک لە هاوڵاتیان لەوانەیە لایەن وابێ ئەڵێ زیادە ڕاوی ئەکرێت لە بەکارهێنانی ئەم بابەتانە ئەڵێ من ناچارم وام بەسەرادێت چونکە چەند کات ژمێرەکە کارەباکە دێتەوە ئەبێ هەموو ئامێرە کارەبایەکان کە پێست من بە یەکەوە دەستکەم بێشکردن تاکو فریاکەم ئیشەکانم بکە بەڕاستی ئێستا لەوانەیە بڵند بابەتی هۆشیاری لە لای ئێمە ئەم بارودۆخە وای لێ کردو پیخاتە ژێر کاریگەری خۆیەوە پێم خۆشە بەڕێزت وەڵامی ئەم پرسیارە بیتەوە بەڕاستی لەم بارودۆخەیە هۆشیاری دەتوانێت تا چەند ڕۆڵی هەبێ و تاکی ئەمە چۆن دەتوانێت هۆشیاری هەبێت سواز بۆ پرسیارەکە طبعاً ئێمە پێش هەموو شتێک پێشەوەی باز لە ئێمە زۆر جار ناڵین کارەباڵین وزە وزە لە ئێستایە ڕاستیەکەی بڵێن گرفتێکی گلۆبالیە جیهانیە لە هەموو دنیا ئەو شتەیە بەڵام بۆ لە شوێنێکی تر باشتر لە ئێمە لەبەرەوەی ئەوان باشتر ڕێکخراوە طبعاً ئێمە لەسەر ئاستی تاقە کەس و لەسەر ئاستی بڵێن بەرپرسانی ئەم وڵاتە و لەسەر ئاستی بیناکانمان لەسەر ئاستی شارەکانمان بەڕاستی ئەتوانین بڵێن هەموو ئەو شتانی کە ئەیکەین هەمووی هۆکارە بۆ بەفیڕۆچوونی لە ئکسیسیڤ ئینەرژی کۆنسەپشانی بۆ بەفیڕۆچوونی بێشماری وزە طبعاً خۆی ڕاستیەکەی وزە بەکارهێنانی وزە ئەگەڕێتەوە بۆچی طبعاً ئێمە ڕەنگە ئێوە گەنجن بەڵام مەسەن لە هەشتاکانە قەت مشکلەی کارەبامان نەبووە ئێمە مشکلی وزەمان نەبووە بەهۆی زیابوونی دانیشتوانی گۆی زەویەوە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە و زۆر پێویستیمان بۆ بەکارهێنانی تەکنۆلۆژیا وای کردووە کە لە ئێستا ئەبێ ئێمەش ئەبێ خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم بارەیە طبعاً ئەگەر ئێمە باز دەوە بکەین بڵێن ڕێگاکان چییە بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی یا شتێکی تر پێڵێن کارامەیی وزە چۆن دەتوانین وزە کارامەکەین طبعاً لەسەر ئاسی تاقە کەس ئەبێ هۆشیارێکی تەواو هەبێ ئێستا ئەگەر ئێمە لە سلێمانیە ئەگەر بەڕێستانیا هەر کەسێکی تر لە سەعات 11 یا 12 شەو یا با بڵێنێکی شەو بگەڕێ کۆمەڵێ شوێنە بینە کە گڵۆپەکانی هەمووی داگرساوە لە کاتێکە کە پێویستی پێ نییە طبعاً ئەمانە ئەتوانین مەسەرەن چی بکەین ئەتوانین گڵۆپی سنسەر بەکار بهێنرێ کە پێڵێن هەستەوەری جوڵە ینی تۆ ئەو ژوورەی ڕەنگە لای ئێمە مەسەرەن تااقەتمان نەبێ هەموو دقەیە دەستنەی بە پلاکەکە بیکوژێنیتەوە دایگرسێنی بەڵام بەپێی پێویستی ئەو کاتە ئیشەکە تۆ ژوورەکە بەکارنانی گڵۆپەکانە کوژێتەوە زۆر جار ئێمە کە لە توێژنەوەشتیوە ئەکەین ڕاستیەکەی ئەو پلاکەی کە داگرساوە کە هیچی پێوەنی هەر کارەبا بەفیڕۆچە یعنی لاپتۆپێکی سووری هەیە خۆش کارەبا بەڵێ ئەوەش وزەیە یعنی ئەوە لە دەرەوە زۆر حسابات بۆ ئەوانە ڕاستە ئەمە لە لای ینی هوشیاری ئەو شاری تاقەکان کە چۆنە بێ بەکاری بێنن ئێستا من لە ئەوروپا ئەمبینی بۆ نمونە کە جێوی شوێنەکان کە ڕێگەخرا لەسەر 23 دەرەجە پلەی گەرمی ڕێگەخرا لە کاتێکا کە ئێمە لە 25 پلەی گەرمیە هەست بە ئاسوودەیەکەین ئەو دوو پلەیان ئیستیغلال کرد بۆ جلد کە تۆ جلد لە بەرەکەی شتێک پارچەیەکی تر لە بەرەکەی کەوا بێ ینی ئەتوانی ئەنی ئەو دوو پلەیە بۆ ئەوان زۆر وەکو وزە هەنی وەکو سیفکردنی بە هۆشیاری تاک پێگەیشت چون دکتۆر وایە بەڵێ باشە تۆ باست لەوە کردوتە لەگەڵ گۆڕانی ژیان گۆڕانکاریەکانی ژیان و زۆربوونی ژمارەی دانیشتوان خواستیش لەسەر بەکارهێنانی کارەبا جیاواز بووە بەڵام ئێستا هاوشانی تەکنۆلۆژیا سێرەکەی تەکنۆلۆژیا ڕۆچۆتە نێو ئەم وزانەوە بۆ نمونە ئێستا سپلیت هەیە
کۆنڤنتەری تایە ینی بە چەند ئەمپێرێک کارەکە پێویستی بۆ بڕە ئەمپێرە نییە گڵۆپی لیت هەیە کە چەند واتێک کارەبا سەرفەکە پێویستی بەم هەموو ئەمپێرە نییە لەمایانە ئێمە تا چەند گەیشتوونە تا هۆشیارێکی ڕادە بەدەر و بڵین لەمەلا لە کڕینج باش تێک پارە زیاتر بین بەڵام وزەیەکی کەمتر خۆی زۆر سپاس بوو تەمان ئەوە زۆر ئەوکوڵێت باشترین پوینتەوەی کە بەڕێز باسی کرد ئێمە هێتا ئێستا هۆشیاری تاقەکان نەگەشتۆتە ئەوەی کە من لە ئێستاە تۆزێ پارە سەرفکەم بۆی دوای بۆم بگەڕێتەوە ئەوەی سەد لە دوایە ئەگەر دەرفەتە بێ باسی لە بەسەن بیناکەین چۆن بیناکان ئەگەر هۆشیاری تاقەکان ئێستا ئێمە لە ئێستاە بەڕاستی وەرکشۆپ و سیمینارەکانمان بۆ ئەوەیە خەڵک لەوە تێبگە تۆ ئێستا شتێ پارە زۆرتر سەرفکە بۆ ئەوەی لە دوایە بە سوودی تەندروستی بۆ بگەڕێتەوە بە سەیڤی ئینەرژی بۆ بگەڕێتەوە تەبانەوە زۆر گرنگە ینی بەڕاستی کەسەکان پێویستەکە مەسەن ئەو گڵۆپی سێنسەر ئەگەر بڕۆی سەریکە ئەوروپیە کە شتەکڕی ئەمە کە شتێکە بین لە بازارە خێرا بەدڵمانە ئەیکڕین باوەڕێ بێ ئەڵێ ئیمتیحانی تایە ئەک سەعادەی خوێنێتەوە مواصفاتەکەی بزانین ئەمە بە چەند ئەمپێر ئیشەکە ئەمە چۆن ئیشەکە ئەمە چەندێکی لای خۆمان کەس ناخوێنێتەوە ئێمە طبعا هەروە زانین لەزگەیەکە و لێدراوە طبعا هەموو شتێ بینی کەتەلۆکێکی ئەوەی لەگەڵا چەند پێجێکی لەگەڵە یعنی کە عینێک لە چاوەکەن و دانیشن پێج بە پێجی خوێندنەوە بۆی بزانن ئەمە چەندێک ئینەرژی سەرفەکە طبعا ئەوە خۆی سیستماتیکی بڵین بەڕێوەبردنی ئەو شوێنەیە لەبەرەوەی سێرەکەی ئینەرژی خۆی لە ئەساسا گرانە لەوێ زۆر کەسەیە کە زۆر ئاشنانیە لای خۆمانەوە کە بڵین بە کۆچ بڕوا بۆ ئەوروپا یاخۆ بە هۆی خوێندنەوە یەکەم فترەی بدای زۆر پارەی بۆیێتەوە لەسەر بەکارێنانی وزە بەس ئەویش وردە بە سیستماتیک دوای دوسێ مانگ فێربە هەمان شێوی ئەوان وزە بەکار لا دوان نییە کە ئەو هۆشیاریە هەر ئەو نمونانەی کە بەڕێزت باسی شت کرد سیستەمێک ئەبێ ئەم هۆشیاریە لە ڕاستیە لە نێو خەڵکا دروست بکات یان وا بکات بەکارهێنانەکان ڕێک بخات ئێستا بەڕێزت هەر لە پێش ئەوەی کە دەست بکەین بە گفتوگەکانمان باست کردوتت کە لەگەڵ هاوڕێکت لە دەرەوە قسەت کردوتوە لە ئەوروپا هەفتەیەک ئێمە کارەبامان بە گرانی بۆ دێتەوە چونکە بۆ نمونە ئەبینین ڕەشەبا کەمترە لە هەفتەیەک هەرزانترە چونکە ڕەشەبا زۆر بووە هەر بۆیە باشتر وزە دابین کراوە بەڵام لە لای خۆمان ئەبینین زۆرێک لە کەسەکان تاکو ئێستاش لە یەکەکانی نیشتە جێبوون گلەیەکەن ئەڵەن ئەمە نازانین بە پێچ حساباتێک کارەبامان بۆ دێتەوە واتە بۆ هاوڵاتیان بەرچاوڕوونیەک نییە لەسەر ئەم بابەتە ئەو هۆشیاریە ئایا سیستەمێک نابێت ڕێکی بخات زۆر تەواو پێویستانی ئەوە پێویستەکە سیستماتیک ئەنی بەڵام خۆی شتێک هەیە با ئێمە ئەو تەرجیع نەبێ بۆی زۆر جاگلەیەکەڵێن تۆ مەسەر ئەوانە زیاتر کۆمپانیایە عادەتەن کۆمپانیا ژڕبحی ینی پێویستی بە قازانچەیە لەبەر ئەوە کۆمپانیەکان هەموو وەسیلەیەک بەکارهێنن بۆ ئەوەی بتوان خەڵکەکە تەواو تەوعیە بکەن بۆ ئەوەی کە هۆشیاری تەواوی بنێ بۆی بەو شێوازە ئەنیوانێ بە سیستماتیکردنی شوێنەکانە ئێمە هێشتا با ینی زۆربەی کات با ئێمە خۆمان بەڕاستی لەگەڵ ئەوروپای مقارنە نەکەین چکە ناڵێم ئەوان زۆر پێشکەوتوترن لە ئێمە و ئێمە بەڵام بەڕاستی ئێمە نەبینم تاکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زەکاییان باشترە یعنی بەس نەگوەکو بڵین زەکا باشترە ینی سیرەکەی بەڵام ئێهما لە گوێ نایەتێ بۆ نمونە هیچ کرێکارێک یا هیچ ئەندازیارێک بڕوان ناکەم نەزانێت خەتەریاتی چوونە مەترسی چوونە سەر ئیشەکە کڵاوەکە لەسەر ناکە چ تااقەتی نیە کڵاو لەسەر مان علم بەکەوتنی بلۆکێک ژیانی هەمووی لە دەسەیە یعنی بەڕاستی لەم فترەیە کارەساتێکی زۆر نەخوازرا لە مهندسەیەک ڕوویە مجرد خەریک ینی ئیهمالێکی ئەتوانم بڵێم لە ئیهمالی خۆیە بوو ژیانی لە دەسا یعنی ئێمە تۆزێک یا با بڵێن ژیانی خۆمانمان بەلاوە زۆر گرنگ نیە یا با بڵێن تۆزێ ئیهمالین ئەناوەکو زەکا ینی ئاستی تاقەکان من ئەبینم ینی بەڕاستی ئایکویان بەرزترە لەوانی تر باشە دکتۆر چرۆ باسی بەراوردێکی بۆبوونە تاکی ئەوروپی و تاکی کوردی بکەین زۆر جارێمە باسی وزەی جێگرەوە کە ئیستا جیهان سەری تێکردو دەیەوێت بەدیلێک بدۆزێتەوە بۆ ئەم وزەی کارەبایی کە لە ڕێگی کار و ئاوی و ینی هەندێک بەدیلی تر هەیە بیکەن بە هایدرۆپاوەرەوەی کە خۆت باست کرد ئەم پانکە گەورانی کە دا ئەنرێ یعنی یان ئەم تابلێتانی کە ئەو لەوحانی کە وزەی خۆر دەگۆڕن بە وزەی کارەبا هەمێ بە زمانێکی زۆر سادە بۆی بینەرەکانمان لێمان تێبگەن قسە بکەین ئێمە کوردستان ئەگەر بەراوردکەین بە ئەوروپا لەو ڕوانگانەشەوە دۆڵەمەند نین بە وزەی خۆر بە ڕووناچی سوزانم بەم ڕەشەبایی کە ئێستا هەیە لە هەر وڵاتێکا بێ ڕەنگە کارەبای شاری جۆ کوستێمانی هەر زۆر بە ئاسانی دابین
والله طبعا هو زور طواوة إما عادة أجر لو براوردة مثلا كخمان أبينينا وشون براوردة كده بس من بهم باشا إما هن شتي يعني سرتاي هي كبيست بيكين بيج أو طبعا مثلا بون منا إما لسر أستي بينا همو ما نزانين يعني شون كونا كانوا كصابون كران وكو مالكني أوانا يعني أجريك ما خوشي لي نجيب الرنجة مال باواني لي جياب أزانن مثلا زوب كادلي دلجيرة يعني قرم بو يا بإنرجيشي كم مالكان مو قرم كردوه باش أو استراتيجية شيء كبكار هاتوك ليه واستبكار نايت واتە شێوازی بیناسازیەکە بأكيدي من وەکو تەلارسازێک لەو ڕوانگەوە ئەیبینم بەڕاستی بەرپرسیارەکەی پێشەوەی بخەمە سەر تاغەکان ئەیخەمە سەر تەلارسازەکان ئەیخەمە سەر ئەوانەی کە لە مەجای بینای ئیشەکەن بۆچی لەبەر ئەوەی کۆمەڵێک شت هەیە کە زۆر گرنگە کەشتی بەسیتە یعنی با من نەڕۆم بۆ پێشەوەی بچم بۆ سۆلەر پەنەڵ و بڕۆم بۆ هایدرۆپەوەر و ئەوانە چۆن با ئێمە ئەنیشتەکان نخينا سر بلين هر حكمة أو ناكا لبر أو شتي بقى إما خومن مالكاني خومن توعيكي طوما أنا مالكاني خومن رخي لساتش أساسي مثلا building orientation واتا أراستي بناكا أراستي بناكا يعني بخمة شرويك أو بناكا كديزايني أكي ولا سرتا لا سرتا أبي بيرلوانا بكيتوا دواي أو أراستي بنجرة كان شون أراستي أكي مثلا بون منا إما لوتي هي علين أراستي باكور أراستي شيء خراب وهم خرا دا خاول بروي سارده نا أجر تو مثلا بيالين تريبل جلاس مثلا با تريبل يعني سيت طبقي شوشة يعني دوان أجر لو إنانا يعني لو بنجرانا وأواهي بجوري بكار بهندرة تو بوشي استفاده لي أكيد بتهبتي لما بورنا شيء استفاده لي يعني تو أوقاته بلين بير لواء كيتوا كبكارناني لايتي يعني سروشتي كم تربية عفوا لايتي بلين لا artificial light أم لايتانا كم تربية بلا لا كيترو مثلا بشتكي هي بيلين window to wall ratio يعني رجي بنجرة لديوارة بونمونا لأستي باشور بيوستك على صعب سبينجي ديوارة كبنجرة يعني أجر أو واجهه والصدمة تربيته لصعب سبينجي ببكي ببنجرة واتا بنجرة كان كم أنجا بنجرة كان لأسي شيء طولية ببوشي لبر أوي مثلا ك لزستانة تشي خور آسوية داخلي جورا كابيتو بشويكي بلين لاكي شيء بنجرة كودانا لهاوينا تشي خور برزة ناقات جورا يعني أو كاتل لهاوينا خور ناقات جورا لزستانة ايت جورا أما زور إنرجي زور بو توفيرك إنجا للايك ترى أو ثيرمال ماسيكا يعني بكاره هندي واتا أو ما طبعا إما بيلين كركاني صابون كران ومالكاني أنا مثلا لهن شون ديوارك متربوا رنگا يما أو متر بلام استا تكنولوجيا لا يارمتي معنا بوشن لجاتي أو متر مثلا 5 سنتيم به بلام بكفاءتي بالضبط بكفاءتي أو مترية يعني أو كاتم استفادة للتكنولوجيا أكين يعني أو 20 سنتيم اللي 8 سنتيم ما بو قررته سبيس بكاري يعني يجيك لو شتاني إما زوجة طبعا إما زوبي كات تلارسازة كان لسروشته ولا كسكانه أيديا كان يخوان ورقرن مثلا سكن بيست بيست إنسان ما نبارزه بس ما من بيست كيتريشة بو يبن بارزه لسرما بشتى كيتره بيلين دبل سكن كبكار إيه ده سخوش بختانة من السلمانية أيبينم وكو ناحية جوانكاري أيبينم بلا مكو environment يعني وكو بو استفادة لك شو ها بكار نهاتو بون من أجر موادي أصلا بكار نهندرة تخت بكار بهندرة أجر خشتكان بشوازة بكار بهندرة وابك مثلا هواء داخلي يعني وني توزي مشبك به أجر سيري خانو كونا كام كي بينستار كان الناو بنا وها بوشاي كتابه بخشت كراو بوشاي كتابه أو بوشاي شيكا برين ناشل فنتيليشن يعني هواء غوركي سروشتي زياكا وأكاكا مثلا يكسر تو استما خور مباشر لتها بلام أجر بلين سكينة كتير هبه أجر بتختيش مربعات كابه كتوب فيو كولي قطع نكا بلام كاتك خورك إيالوا يعني بقرمينا قاتا بنجرك أما أنا كومالك استراتيجين لبناء كبيست أجر بكار بهندرين براسي تواني يعني سمنو هلا توجينا وكان كردومة بس بقورين طبعا بو يشكلوا مكتب نموناني سليماني كردومة بس بقوريني ليري بنجرة كان ليك وبوسة وقوريني ريجي بنجرة لديوارك وبكارناني مادي عازل لصايا تشلونوي وزكم كم كردته يعني أقاب ببتش لصعب بنجرة يعني تو بس
بەو سێ استراتیژیە بەسیتە ئەتوانی لە ئەتامە دیوی جوانکاری شەو لە هەمان کاتیشە بەڵێ دەستگرتە بە وزەشەوە. ئەنج شتێکی تر هەیە گەرمە سەری خانۆکۆنەکان کەین حوشە زۆر گرنگە بۆ بەڕاستی کاتی خۆی لەگەڵ کەشوهەوای ناوچەکە گونجانیوانە ماڵەکان یعنی پێویستیان بە مەموو هنا نبەسەرێکی حوشەیەکی دایمە دڵگیر بووە مثلن فاینێکی تیا بووە ئاوی تیا بوو فاونتینی تیا بووە ئەوە بۆچی چکە ئێمە جەوی ئێمە گەرم و وشکە ئەو ئاوە چۆن تۆزێک جەوەکەی شیارتر کردووە ناوەڕاست دەوروبەرەکەی سەرەکەی چیمەنە ئەو بڵێن چیمەن بووە گوڵ و گوڵزار و چیمەنیان کردووە تۆزێک ئەویش طبعاً 2 بۆ 3 پلەی گەرمی دابەزێنێ ئەگەر تۆ سەریکەی چیتە شوێنەکەەوە یەکسەر ئەو شوێنە ئەگۆڕێ ئەمە ئەگەر بەکاری بەسە ئەو سیستمی کۆرتیاردی پێڵێن ئەو حوشەیە ئەگەر لە دیزانی تازا بەکاری بێنین یا شتێکی تر هەیە کە پیان وتووە بادگیر ئەوە لە ئێران زۆر بەکارهێنرێت لە بەسرا هەیە لە یعنی منطقە خلیجەکان لە دوبەی ئەوانە هەیە کە پێڵێن ویند کەچەر و ئاتە یعنی بێمە بە فارسی پێڵێن بادگیر نزیکە لە زمانی خۆشمان واتە بە هەواکە و بۆ ئەگرێ مەسەرەن وەکو دووکەڵکێشێک بەرزکراوەتەوە لە خانوەکەەوە دراسی لە شوێنەکە سە بڵێن لەم شوێنە دراسی ئاراستەی باکە چۆنە بە ئیتیجاهی ئاراستەی باکە کراوەتەوە مەسەرەن دوو لای کراوە بە خشت ئەو دوولایی یا لایەکی کراوەتەوە لێەوە سەرەکەی بۆ ئەوی زۆرترین هەوا بگرێن دان بەزانێت خوارە مەسەن 3-4 مەتر لە خانۆکە بەرز بووەتەوە هەنێ جار ئێستاوەکو ئینۆڤێشنێکی تیاکە داهێنانێک سپرەیەکی ئاویە خەنە سەر سپرایەکە تەمان ئەو هەوا تۆزاوێ گەرمە تا دابەزێتە خوارەوە ئەبێ بە هەوایەکی فێنکی پاک يعني ئەوە هەر ئەسڵەن کارەبای هەر ناوێ بەس تۆ توانی لە ئاوینا بەکاری بێنی جا ئەمانە پێویستەکە ئێمە یەکەم جار ئەمانە بکەین لە بیناکانە دوای ئەوە ئەگەر لە بینین لەسەر ئاستی شار کە کاتە ئیش کە بێ بە ئیشی شارەوانی ئەبێ بە ئیشی حکومەت مەسەرەن چۆن احتیمام بە پبلیک ترانسپۆرت ینی سیستمێکی هاتوچۆی گشتی بکرێ یەکێک لەو شتانی ئەمە زۆر جا باسەکەین ڕێژی CO2 مثلا ئەڵێ ئەگەر یەکێک شارەزای نەبێ ئەڵێ بەکارهێنانی ئینەرژی مەسەن وزە حەقی چێ بەسەر CO2 گەردیلەکانی CO2 طبعاً خۆی عادەتەن کە تیشکی خۆرەگاتە سەر ئەرز تیشکەکەیاتەوە بەڵام کاتێک کە مەسەن بەو ژمارە زۆری سیاری بێشماری کە لای ئێمە بەکار ئەهێنرێ هەمووی دومەکسیدی کاربۆنە کاتە بەرگەهەوە ئەو دومەکسیدی گەردیلەکانی دومەکسیدی کاربۆنەکە چیەکە ناهێڵێ بدرێتەوە هینەکان لە خۆیەگرێت ینی گەرمەکە لە خۆیەگرێت لەبەرەوە سەرەکەی گلۆبەڵی هەواکە گەرمە بێ اینجا تەمان ئێمە لەبەرەوەی کە سیارێکی زۆر بەکارێن تەوان بەکارهێنانی سارێکی زۆر جەوەکەی بۆ گەرم کردین بۆی فێنچیکەینەوە پێویستمان بە ئەوەی هەیە کە وزەیەکی زۆر بەکارێنە دکتۆر چرا ئێستا لەگەڵ هەموو ئەم بابەتانەیە کە بەڕێزت زۆر بە جوانی باست کرد ئێمە ئەبینین لایەنی هۆشیارکردنەوە بەشێکیشی ئەگەڕێتەوە بەوەی کە تۆ بۆ نمونە لە میدیاکانەوە ئەم بابەتە پەیام ئاڕاستی هاوڵاتیان بکرێت ئەگەر بە نێو شارەچووی کۆمەڵک تابلۆ هەبێت بە بەردەوامی هۆشیارت بکاتەوە لا دوایە ئەم هەنگاوانە بەڕاستی تا چەند دەتوانێت تەنیا شتێک نەبێت بۆ ئەوەی کە تۆ بیبینیت بەڕاستی کار بکاتە ناخی مرۆڤەکان لا دوایە ئەمە کاریگەری قوڵ بەجێ هێڵە زۆر بە ئەکیدی طبعاً زۆر جا من کە دوای کە دکتۆراکەم تەواو کرد لەسەر ئەو بوارە وتم ئێستا ئەگەر حەزەکەم بڕۆم لە ڕەوزە و ابتیدایەکانە دەرس بڵێمەوە بۆچی چونکە شت ئەبێ بکرێ بە کەڵچەر ئێمە هەر لە مناڵیەوە فێری نوێشکردنمانەکەن مەسەن کاتێک ئەو نوێژ ناکەستەکەی ئەڵی شتێکی لێون بووە ئەگەر مناڵ فێر بکرێ هەر لە طبعاً هەنێ جار من سمینارات و هینەکانم بۆ مناڵی ڕەوزەکانە کردەوە لەگەڵ ابتیدایەکان لەبەرەوەی لە ابتیداییە و فێری کە پێی ئەڵێن ژینگە پارێزی مەسەن فێر ببێ کە مناڵ فێرکەی ڕەنگە زۆربەی کات کە مناڵ زۆربەی بڵێن سەرچاوەکەی دایک و باوکە ڕەنگە هەنێ جار هەموو شتەکان لە دایک و باوکە وەرنەگرێ پێویستەکە لە دەرەوە لە مەکتەبەکان لە لای خەڵکی ترەوە ئەو شتانە بۆی کۆنفێرمی بکە کە ئەو شتە ڕاستە چکە بە بەردەوامی وتنەوەی شتەکان لەلایەن دایک و باوکەوە مناڵەکە هەستەکە بەئیتر بە ئەرکێکی ێزانێ ڕەنگە زۆر جار متعلەوا ببینێتەوە لاوەعێنکەوە خۆشترێکە نیکە لەبەرەوەی پێڵێن ئەوە بکە گڵۆپەکە بکوژێنەرەوە ئەوە نازام چیە بەڵام کاتێک کە ئەبێ بە کەڵچەر ئەو شتە یعنی لە لای تاکی ئەوروپی بۆ بە کەڵچەر لە لای ئێمە ڕاستەکەی نەبوو بە کەڵچەر منش لای خۆشمەوە زۆر هەوڵمە بەڕاستی بۆ پارێزگاری سلێمانی بۆ شارەوانی کە جێگەی داخە بابەتەکە بەو گرنگی و ئەهمیێتەوە وەرناگرن جارێکیان لە پارێزگای سلێمانی زۆر هیلانی هێلاک بووم بۆ وتم سمینارێکیان بۆکەم
دوای زەوتی بابێ ئێمە نازانم کۆمەڵی مەشاکلمانەوە کەیمەوە ئەگەر خۆت بڵاویەکەیتەوە ئینەکە خۆت بی بە ڕکلاین بکۆ منیش یەکسەر ینی زانیم کە ئەسڵان تااقەتی گوێگرت ینی خەڵک لای ئێمە بێ بە زۆر بانیکەی گوێ بگرێ بەڵام مناڵەکان کە نەوەی دوا ڕۆژن ئەوانە باشترن بۆ ئێمە لەبەرەوەی کە پێیانەڵی باشترانی دکتۆرەوە هەرە و استراتیژیە کە تاکێکی ئەوروپیلی تێگەیشتووە بۆ نمونەیە خۆمان زۆرجار هەمومان خزممانەیە کە سوکارمان هەیە لە دەرەوە یان بینی ومانە سێرەکی لە وڵاتێک ئەژی ناقص حەڤە و هەژدە پلەیە ینی ئەوەنە ساردە بەڵام ئەچیتە ژوورۆ سێرەکەی یەکشتی سادەی بەسیتی داگیرسانەوە و ژوورەکەشی کێشەیشی نییە و زۆر جار بە تیشێتێکی نیو خۆڵەوە گەڕن ئەمە ئەو استراتیژەی بینا و باڵەخانەی ئەوان تێگەیشتون و پێگەیشتون ینی پەیوەندی بۆ استراتیژەوە هەیە بەڵێ ئیسێکێک لەو شتانی تر کە ڕاستی من باسم نەکرد شتێکی پێڵێن ئینفیلتریشن واتە دزەکردنی پێم وایە بەمانای تەسەڕوبی هەوا لە تەنیشتەکانەوە ئێستا باش ینی ئەو شێوازانەی کە لای ئێمە بەکارهێنرێ بەڕاستیەکە بڵێن پێچوانەکەی بەکار بێنە زۆرتەوە بۆ نمونە کاتی خۆی گەرسەری خانە کۆنەکان بکەیت لە لەگەڵ هیکلەکەی لەگەڵ بلۆکەکە پەنجەرە و هینەکان دانرا دوای ئەوە طبقەیەک لە دەرەوە مەسەرەن ڕووکەشەکرا گەچێکەکرا لە ناوە گەچکارەکرا سێرەکەی نەفەسی نەئەیە دەوروبەری پەنجەرەکان بەڵام ئێستا حالین خانووی تازەڵێڵی تۆ تەواویکە من هێم ئێکسەر ئینەکانە بۆ دانم طبعا لەبەرەوەی قیاساتیان دقیق نییە زۆر وردنی لەدەنا سێرەکەی دائیمەن هەوایەکی زۆر لە دەوروبەری پەنجەرەکانەوەیە ئەوە شتێکی ترە ینی ئەگەر منە بینم لە سوید ئەمبینی پەنجەرەکان تەختە بوو لە کاتی بیناکە دایانەنا دوای ئەوە ئاهاتن بە فۆم مادەی و فۆمی کە لێرەش زۆرە کونوکە لەبەرەکانیان تەواو قەپاتە کرد اینجا دوای ئەوە لە ناوەوە گەچکارەکرا لە دەرەوە طبقەیەکی مەوادی عەزلۆوانتاندرا ئیتر بەس بەداخستنی دەرگاوە پەنجەرەکان تۆ جیاوازێکی زۆری گەرمی ساردی دروستە بێ طبعا بۆ هاوینیش هەر ڕاستە طبعا لەبەرەوەی تۆ دەرەوە هنا زائد چلە چۆن ئەیگەێنی بە 25 ئەبێ هێنکەیت ینی بەڵام ئەبێ زۆر بەسەوە یەکسەر گەرماکە لە پەنجەرە لە دەوروبەری پەنجەرە و دەرگاکانەوەێتە ژوورەوە وزەیەکی زۆریش بە فیڕۆ چێ و ئێمەش دوجار هەست بە ئاسوودەی گەرمی ناکەین لە ناو بیناکان زۆر باش دکتۆر جەنگی ئۆکراین و رووسیا وزەی هەموو جیهانی گۆڕی نرخی وزەی هەموو جیهانی گۆڕی ینی زۆر جار ئێمە خۆمان دانیشتین گفتوگۆمان کردو هەندێک توێتی کوربابەوە لە ئۆکرانیا و لە رووسیاکەی پەیوەندی بێمەوە هەیە ئەم پەیوەندیە ئەگەر ئێستەنەی بینین پێت وانێ چەند ساڵێکی تر ئەبێ ینی چاوەڕوانی لەمە خراپتر بین لە بابەتی وزەیە والله خۆی من ئێستا حالێن خۆمانە بینم ئێمە لەبارێکی خراپی بەکارانی زین بڵێ خۆی ئێمە تاچی کوردی دووربین نییە یعنی زۆر بیر ناکاتەوە ئەگەر تەمان ئەوەش هەر پێویستی بە هۆشیاری هەیە ئەگەر تۆ تاکەکان وا گەورە بکرێت کە ئێمە ئەم پلانەتی ئێمەتیان وەکو کەشتەکەی نۆح وایە ینی کونبوونی لە هەر لایەکە هەمومان غەرقەکە بێتەوە لەبەر ئەوە ئۆکرانیا علاقی هەیە بە ئێمەوە رووسیا علاقی هەیە بە ئێمە و ئەمریکا چەند دوورە علاقی هەیە بە ئێمەوە پێویستەکە یعنی لەسەر هەموو ئاستەکان ئیش بکرێ بۆ ئەوە طبعا خۆی ئێمە مشکلەکەی ئێمە باب نەڵین ئەمە زۆر جار بڵێ سپاسی خوا بکەی کە نعمەتێکە بەس بۆ ئێمە بۆ بە کەلیمەی نەقمە نازان بە کوردیانی بۆ بە نەکبەتی بۆ ئێمە بەڕاستی لەبەر ئەوەی من زۆر جار کە لای زۆر جار باس کە وزەکەم ئەڵێ ئەوروپی خۆیان هەر ڕەزیلن هەر نازان مەوزوع ڕەزیلی نییە ئەو دەسە ئەو ئابووریانە بەکارهێنانە بزەبت ئابووریانە ئێمە هیچ شتێک ئابووری بەکار ناهێنین بۆ لە گیرفانمان ناکەین و سەری مانگی گلەی یەکەین هەر تاکێکی ئێمە لەگەڵ ئێستا بۆ نمونە ئەگەر شتە شوێنێکی گشتیە چتە ماڵی هاوڕێ لە شوێنێکە بەرداخێک شەربەتی بۆ دانن وابزانام ئەگەر تنۆکی بخۆیتەوەڵێن سەیکە زۆر نەوەیەکە ئەحساسێک هەیە لا ئێمە یعنی ئەتەکیاتە نیوەی تای بێڵیتەوە بەڵام بڕۆ لەگەڵ ئەوروپیەکە دانیشە هیچی تیان ناهێڵێتەوە یعنی کاتێک کە ئەچی نانەخۆی بەسم بۆفی مەفتوحە هەر بە بۆفی مەفتوحەکە دەرەکەوێت کامە شەرقیە و کامە ئەوروپی ئەگەر لە وڵاتێکی ئینابێ طبعا شەرقیەکە ئەوەنەی هێناوە بۆفی مەفتوحە یەک دنیای هێناوە دوای نیوەشی لێمێنێتەوە بێ فرێ بدرێ ئەوروپیەکەش خۆی شەرتیەگە خۆ ئەگەر ئێمەڵێن ئەوان زۆر ئیکۆنۆمیترن ئابووریترن لە ئێمە سەرەکی ئەوەنە هێنێ کە تێری پێخوا چی ناهێڵێتەوە ئێمە ئەو خواردنە زۆربەی زۆری سەری مەطعەمەکان چەند خواردن بە فیڕۆچێ ڕۆژانە لە جیهانە چەنەها کەس هەیە بە بێشێ و سەرەنێتەوە ئێمە خزمێکمان لە ئەفریقا لە ڕێکخراوێک لەوێ ئیشیە کرد باسی کرد کە زۆر بە خەڵک لا ئێمە گلەیە کاوتی لە ئێمە خراپتی لە ئێمە خراپتر هەیە لەبەرەوەی ئەوان
لە ڕۆژێکە چەند ئەو خۆی لە منەظەمەکەشی شەکری ئەتوانی دوو وەج بەنام بخۆن یعنی قەڵک ناتوانێت سێ وەج بەنام بخۆن هەر لە لای خۆشمان بەداخەوە لە ئێستا هەندێک لە خێزانەکان بارودۆخیان باش نییە ئەتوانێت ئەمە هەوڵێک بێت بۆ یارمەتیدانی ئەوە دکتۆر چڕۆ ئێستا بابێنە سەرەوەی کە جەنابەت باسی کارەباتکرد لە پاڵیشە ئێمە بینین لە ئێستا بە خۆشحاڵی و کۆمەڵێک لە سەرچاوەکانی دابینکردنی وزە هەیە وەکو هەرو پەناڵە هەتاویانە کە کۆمەڵێک لە هاوڵاتیانی ژارمەتی دەربوون بۆی قسێک لەسەر ئەم ڕێگەش بکەین کە ئیترەمە خودی تاک ئەتوانە دابینی کە قازانجەکەشی بۆ خۆیتی بەڵام ئەمە تا چەند هەوڵەکانە بینیت کە باش بۆ لە لای خۆمان و بەڕاستی تا چەند نەکرێت سوودی لێ ببینرێت واللهی خۆی شتێکێ لە دنیا پێڵێن مەسەرەن لە جیهانی دەرەوە یا لە شوێن پێڵێن زیرۆ ئینەرژی واتە بڵین ئەو بینایە بە ئینەرژی سفری ئیشا خۆی هیچ شتێک بە سفری ئیشکا واتە بەکارهێنانی یەکسانە بە دروستکردنی وزە لەو شوێنە یەکسانە بە بەکارهێنانی یعنی ئەگەر بڵین وەکو سێپی یەکەم ئەگەر تۆ بیناکە و جوان ڕێکەکەی کۆمپاکتی بکەی بیناکە بڵین ڕێگای دووهم ئەوەیە تۆ بۆ ئەو شتانەشی طبعاً ئێمە سەباسی کۆمەڵی شتمان کرد ئەتوانی لە هاوینە مباریدەیەک دروستکە بەبێ ئەوەی بۆ شێوازی کە استراتیژیە بەبێ ینی کارەباییشکە بەڵام ئێمە ناتوانین سەلاجەوالێکی ناتوانین تەلەڤیزیۆن والێکین تۆ بتێوێنێتەوە ناتوانین مجەففەکان والێکن کۆمەڵی شتمان هەیە پێویستی بە وزەیە اینجا ئەتوانین بۆ ئەو وزەیە ئەتوانین سۆلەر پەنەڵ بەکاربهێنرێت ئەگەر مەسەن زۆر کەس لێرە لەوێڵ گرانە ئەگەر تۆ بیت لەوە بکەیتەوە طبعاً کە سۆلەر پەنەڵ بەکار ئەهێنی تۆ وزەیەکی پاک بەکارێنی بەدەر لەوەی ئیسفادی بۆ ژینگەکە هەیە تۆ خۆش ئیسفادەی لێ ئەەکەی دەستەکان خۆش پرۆفێسەر یاریدەدە دکتۆر چرۆ عەلی حەمەڕەزا سەرۆکی ڕێکخراوی چاکردن و پاراستنی وزە زۆر سپاس بۆ زۆر جوان ڕوون کردەوە بە هیوایەوەی چەند جارێکی کەش ئەو وەرکە بخەینە بەردەست لەسەر بابەتانی کە پەیوەندیان بە وزە و پاراستنیەوە هەیە جەناب بتوانین ڕوونکردنەوەکانی تۆ بە هەندوار بگرین دووبارە سپاس بۆ ئامادەبوون